سڵاوتان لەبێ ئازیزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوەری کتر بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەرێمی کوردستان مانگانە بڕی 10 ملیار دینار داهاتی هەیە کە لە ڕێگەی سزادانی ئەو شۆفێرانەی کە سەرپێچی دەکەن یان وەک باج کە لە شۆفێران وەری دەگیرێت بەمەش دەردەکەوێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 120 ملیار دۆلار تەنها لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەرێم دەست دەکەوێت و بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم ڕای دەگەنێت کە بەپێی یاسا ئەو بڕەپارەیە ڕێژەی لە 150 دەگەڕێتەوە بۆ خەزینەی دەوڵەت و ڕێژەی لە 150 تریش بەکاردێت بۆ ئیشوکارەکان و پەرەپێدانی هاتوچۆی هەرێم. بەوتەی بەرپرسانی بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەرێم هەرچەندە تا ئێستا ئامارێکی تەواو لە بەردەستدانیە دەربارەی ژمارەی ئەو سەرپێچیانەی کە مانگانە یاخود ساڵانە لە هەرێمدا تۆمار دەکرێن، بەڵام ساڵ بە ساڵ ژمارەکە زیاد دەکات. ئەمەش بەهۆی دانانی کامێرای چاودێری لە شەقامەکان و تۆمارکردنی سەرپێچیەکان. سەرەڕای ئەوەی یاخود زۆری هاتنی ئۆتۆمبیل بۆ ناو هەرێم و خراپی ڕێگاوبانەکان و پابندنەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ کاریگەری هەیە بۆ زۆربوونی سەرپێچەکان. بەشێک لە شۆفێران پێیان وایە بڕی ئەو پارەیە لە بەرامبەر سەرپێچیکردنی شۆفێرانی پێ سزا درێت تا ڕادەیەک زۆرە بە پێچەوانەشەوە. بەشێکی تر لە شۆفێران زۆربوونی سزا بۆ ئەو شۆفێرانەی سەرپێچی دەکەن بە کارێکی باشی دەزانن بۆ ئەوەی ڕێژەی سەرپێچیکردن کەم بکرێتەوە. هاوکات شۆفێران ڕوویشی دەکەنەوە پێویستە ئەو پارەیە کە لە ئەوان وەردەگیرێت لە باجەکان و سەرپێچیەکاندا بۆ چاکردنی ڕێگاوبانەکان بەکاربێنرێتەوە. بەپێی زانیاریەکانی بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆی هەرێم لە 4 ساڵی ڕابردوودا زیاتر لە 32,000 کەس بوونەتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. بەمەش دەردەکەوێت لە چەند ساڵی ڕابردوودا ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەیەکی بەرچاو زیادیان کردووە. هەروەها ماوەی 3 ساڵە ڕووداوەکانی هاتوچۆ لە پلەی یەکەمی هۆکارەکانی مردندا دێن لە هەرێم، ئەوەش بە پێی ئامارێکی کۆمەڵەی سەلامەتی هاتوچۆ. بەڕێزان کەواتە تەوەرەکە تایبەتە بە داهاتی مانگانەی بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەرێم کە 10 ملیار دینارە. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانراوتی بنووس سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان کەمال لە سلێمانیەوە. فەرموو کا کەمال. کاتێ باش. زۆر سپاس کا کەمال، فەرموو. ئەلۆ. بەڵێ کا کەمال گوێمانە دەنگتە، فەرموو. کاکە جان وەکو بۆ چوونی خۆمە دەرێ ئەو بڕەپارەیە مانگانە 10 ملیار بێت کە مانگی 120 ساڵی 120 ملیار دینارەکە لەو پارەیە. بەڕاستی هەقە بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆی هەرێم یعنی ئەگەر بۆی ڕووداوەکان کەم بێتوانێت لە 70 تا 65 ئەو پارەیە دابی بکە بۆ چاکردنی ڕێگاوبانی دەرەوانێ بۆ ڕێگە سنووریەکانی شوکو بەردی مەدی باشماغ و حاجۆمەران و پەریسخان و بینی تورکیا و ئێزداخۆش بۆ جادێ ئۆتۆبان بکرێت بۆ ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانە ئەوانی کە بار هەڵەگرن لەگەڵ داخلی سایتی ئۆتۆمبیلی بچووک نەبن، ئەوەی کە نەفەراتی جایوەکو پاس و قەمەرەوانە بۆ ڕووداوەکان کەم بێتەوە. گەڵ بڕەپارەیە وا بێ ینی هیچوای کەم نییە لە داهاتینەوەی، هیچوای کەمتر نییە لە ڕۆژانەیدا. بەداخەوە پەیوەندەکەی بچڕان دەچینە لای باوکی محەممەد لە کەلارەوە. فەرموو باوکی محەممەد. ئەم کاتە باش تاخشوان. زۆر سپاس باوکی محەممەد، فەرموو. وەڵی بەنسبەتەوە ڕێگەوە هەموو دەستخۆشی لە هەموو کارمەنددانەکەم بتای. زۆر سپاس دەکەین. وەڵی بەنسبەتەوە ئامارەی من پێم وایە ئەو سزایە بۆ شۆفێران داناوە هیچ کاتێ زۆر نییە و زۆر باشە لەجێ خۆیت. ئێمە لە گەرمیان ڕۆژانە دەیان ڕووداوی هاتوچۆ دێت سەر ڕێگەی مەنزەرەی خاڵەقین بکەی یا سەر ڕێگەی پەرێزخان بکەیت، هەمووی ڕۆژانە ترێنە قڵپەوێتەوە، هەموو شتێکە بێ لەو ڕێگانەیە. زۆر باشی شەو ئەگەر بۆ ڕێگاوبانەکان سەرفیکەن کارێکی باشەکەن، بەس بەداخەوە بۆ ڕێگاکان سەرفی ناکەن. بەڵە سپاس بۆ باوکی محەممەد لە کەلارەوە. گۆڤان لە زاخۆ، فەرموو کا گۆڤان. زۆر سپاس. فەرموو کا گۆڤان گوێمانە دەنگ تاگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. هێزی بڕێبەرچن چگی مەگەلێک سوالە هەنا ڕێکێدا. بەڵێ. بەداخەوە پەیوەندەکەی کاگۆڤان لە زاخۆوە بچڕا. لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئارش پەیوەست دەڵێت هیوادارم ئەو پارەیە بۆ چاکردنی ڕێگاوبانەکان بەکار بهێنرێت. توانە سامیح دەڵێت باشتر وایە ئەم پارەیە لە ڕێگاوبان
سرف بکەن توانە جەمال نووسیوێتی خۆزگە ئەمانزانی ئەو داهاتە بۆ کوێ دەچێت بەڕاستی ئەم وڵاتە پڕیەتی لە دەست بە خۆی دەڵێت هەروە هاوکار عەلی برادۆستی دەڵێت من وەکو شۆفێرێک پێم باشە ئەمە بەڵام بە مەرجێک ئەم پارەیە لە خزمەتگوزاری شەقامەکان و ڕێگاوبانەکان سرف بکرێتەوە. بەڵێ فاخر لە چەمچەماڵەوە فەرموو کاک فاخر. باش قوربان. زۆر سپاس کاک فاخر. خۆشی بەرنامەکە یەکەم بەڕاستیەوە وەڵا ئەو بڕەپارەی کە باس کردەوە داهاتێکی زۆرە بەڕاستی پارێکی خەیاڵیە بۆ چوونەکان زۆربەی بۆ یەکە گەڕێتەوە وەکو استادانی شۆفێران بوانێتە سەرپێچیەکەن بەڕێی من پێویستە بەپێی ذاتی خۆی بەپێی ئەو سەرپێچی کە ئەیکا خەرابم بکرێت کە ئەو پارێ ئەگەڕێتەوە بۆ حکوومەت ئایا بۆ هەر شوێنێکە پێویستە لە شتێکی وایە سەر بکرێت کە کەسانی کە سوودی لێ بنێنن ئەو بڕەپارەی کە باسی ئەەکەن ئەوە گەربێت و لە ڕێگەوبانەکان سەر بکرێت بەڕێی من هەقم نییە لە قەزا قەدەر ڕەنگە درستی هاتوینە حادثە و ڕوودا ئەو شتانە نەمێنەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەڤاڵ لە ئاکرێەوە. فەرموو کاک هەڤاڵ. بەڵێ کاک هەڤاڵ گوێمان لە دەنگتە فەرموو. الو گوێمان لێتە کاک هەڤاڵ. بەڵێ بزحمة سيارك منو هاي؟ فەرموو. هذا نسبة سيارة عبر ساتر وإزعاجات كتتكرن بو يعني عبر ساتر يا ريكودوي كوبيتو مسؤوليته عبر ساتر سيارة ما نفس رقم عبر ساتر نفس رقم سيارة ما لكري طرف لويتا كبدا عبر ساتر لدى ما غرامة جنابة الشمس سلوي. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. ڕۆژی کوردان نووسیوێتی وا باشە داهاتی هەر بەڕۆبەراتیەک لە سنووری بەڕۆبەراتیەکە شەقامەکانی پێ چاک بکرێت هەروەها دادوەرهەولێری دەڵێت بە بڕای من ئەم پارەیە بە هیچ شێوەیەک بۆ خەزیێنەی گشتی هەرێم ناگەڕێتەوە بەڵکو تەنها بۆ بەرپرسێکە و بەس بە بڕوای من وەزاتی ناوخۆ موچەی هەموو فەرمانبەرانی لەسرە و بەڕۆبەراتی هاتشۆی ئەم بودجەیەی وەزارەتی ناوخۆ چی بەسەر دێت. بەڵێ محەممەد لە چەمچەماڵەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتان باش بە خۆشی بەرنامەکە و دیەکەم وێنەکە تا بۆ خوازم. زۆر سپاس دەگەین کاک محەممەد فەرموو. بڕۆی من ئەو بڕەپارەیە ڕاستە خەیاڵیە بەڵام من قەنەعەت وایە ئەگەر هەموو ئەو بڕەپارەیە بدرێتە دەستی بەڕێز کاک نەقیب بەختیار وتەبێژی ڕسمی بەڕێبەری هاوچۆی سلێمانی هێشتا بەکەم نێزانم بەڕاستی ئینسانێکی زۆر ناتق و زۆر نەستەخە لە قسەکردنا یعنی بەڕاستی ئەوانەی کە ئەوی لێ بەتەنگ هاوچۆی هەرێمەیە خۆزگەم دەسەڵاتی ئەومان هەبووە خۆمان کوردوتەنی مان کردای بە بەڕێبەری هاوچۆی هەموو هەرێم نەک تەنیا وتەبێژێک. يعني من او تشيل انسانك بكري كاو بو خيراي اغراض كاميرا دانا خلق سرعه الراد غرامه كي خلق سرعه الراد يعني تشيل كي فارك او نزورا خلق وقت بتن روحي خويا وني بتن فارك شونيه يعني بوتي هم محادثيه بوتي هو مشتا براسي من ده سوشي لبراس كان كي باختياركم ويسر كتيب واخوازم براسي انسانك عقنيه سكاي لسر برز بالنسبه له دفتر خوزه. سپاس بۆ پەیوەندەکەت سیروان لە ڕانیەوە فەرموو کاک سیروان. ئەم کاتەوە باش. زۆر سپاس کاک سیروان هەموو کاتێکت باش فەرموو. تاکەڵەکەتان پێم وادێ ئەو بەداتە گەورەشمان هەبێ و یعنی دادوەبانەکەشمان بۆ شتێ بم بەڕاستی یعنیەوە شتێکە ڕاوڕێتیەکە دەیکەن و ئەم حکومەتە دەیکاوە شتێشکەن نییە. یعنی تەماشاکە تۆ ئیکەلنێوا کەلار و سلێمانی خۆ بەڕێگای مەرگ نافراوە یعنی حکومەت 20 ساڵە لە جادەی حکومەتی بەعەز بکراوە سیارێشکەی دروست کردووە یعنی چیوا دروست نەکردووە. جادە نێوان دوکان و سلێمانی هەر ماوەی پێنەچی بۆ خۆیان چون تافتاقیان دروستکردەوە سیقەتە بێ یعنی لە لۆسی وادا دروستیان کردبوو کە بۆ خۆم کورتمان ناوی وەڵی سوکانەکەی شوێنی وەڕنەکەی من دەبڵیسانی پێ بوو سیقەتە بە شوێنەکەی شکان. بەڵێ دام پێما بێ و ڕاوڕەتیشی بە عەدەبێ و لەسەر خۆیە یعنی هیچ شتێش کەس نییە دنا حکومەتێک ئەوەن داتەکەی بێ خۆ دەکات داتی وڵاتێکی خۆ کوردستان ژنە گەورە نییە بڵین جادەی شەوە بەو شێوەش ناڕوا. بەڵێ سپاس بۆ کاک سیروان لە ڕانیە بەهمەن لە سلێمانیەوە فەرموو کاک بەهمەن. کاتتان باش. زۆر سپاس کاک بەهمەن. خۆشیەوە تەوەرەت لێ یەکەم. سپاس دەکەم بەڵێ فەرموو. من باوەڕم وایە کە ئەو بەگوێرەی ئەو داهاتی کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەست پێکەوێت لە بودجێ وەزارەت و لە غەرامە و
لەو شتانەی کە ڕۆژانە دەستیان دەکەوێت بە بەراورد بەوە خزمەتێکی زۆر 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 کەمی ڕێگە و بان و جادەکان دەکەن. ئەگەر سێر بین لە ناوشاری سلەیمانیا بۆ نمونە سەرەکەین بەدەیان شوێن هەیە کە جادەکەی زۆر زۆر خراپە، هەمووی هەڵکەنراوە، هەمووی تاڵتەیە، هەمووی ناسەرەکەی لە بەرامبەردا بەڕێوەبەرایەتی شارەوانی هەمیشە داوا لە خەڵکەکات کە پابند بن بە ڕێنمایەکانەوە لە کاتێکدا کە خۆیان پابند نابن بە ئیش و واجباتی خۆیانەوە. ئەمە لە هیچ شوێنێکی دنیایان نییە کە کامێرە دابنرێ و کە غەرامە بەو چڕ و پڕێ بکرێ، بەڵام لە بەرامبەردا خزمەت گوزاریەکان نابۆ شێوە بێت. بەڵێ یعنی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە. ئەجا جگە لەوەش سەرەکەی ئێستا ئەو جادانی کە تازە لە ناو گەڕەکە تازەکانە دروست دەکرێت، سەرەکەی منهۆڵی گەورە گەورەی تایە لە ناوڕاستی جادەکانە. یعنی لەکوێی دنیا هەبوو منهۆڵی گەورە لە ناوڕاستی جادا بێ و بەڕێوەبەرایەتی هاتوچۆش لێ بێدەنگ بێ بەڕاست. یعنی سێرەکەی لە وڵاتی ئێمە تازەترین مۆدێلی سیارە 2011 2012 سێکی دوای چەمانێکە بێتە لای پیتەر و لای وەسا بەهۆی ئەو ڕێگەوبانەوە. ئەو هەموو داهات و بودجەیەژیان هەیە بەڕاستی زۆر، یعنی ئەوە جێگای داخە. زۆر سپاس بووی. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی دڵدار لە بەردەڕەش. فەرموو باوکی دڵدار. فەرموو باوکی دڵدار. سەبارەت بەو باڕشتی خەڵک و خەراماتی مرور هەربا هیچ نەبێت ڕێگەوبانەکان پێچاکەن. سەیری تەمەشای ڕێگای ناحیەی دارەت و قەزای بەتەڕەش ڕێگای کێڕ بخۆر پڕەکەنەوە چ خواکە بوو لە کاتت ئەو پارەی بۆ چێت ئەو وکیل خەڵک بۆ چێت ئەو خەراماتی مرور شتووە لە بەردەڕەش. بەڵێ زادە چۆنە بێت زادە قێر بەخۆر پڕکرێتەوە زادەکە کەلچی نەماوە هەربا زادەی چاگەن ئەو پارە خەڵەسێن هەبا زادەکەمە بۆ چاکەوەتەوە. مەمنون. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەکرد لە سلێمانیەوە. فەرموو کاک بەکر. کاک بەکر لە سلێمانی. بەڵێ کاکشا مەرحەبا. مەرحەبا کاک بەکر فەرموو. بۆ تۆرەکە دەست و خۆش بێ براکەم بەنسبەت جادۆ ڕێگاوانی کوردستان کەم و کوڕی کەمی هەیە ناڵێم زۆر، بەڵام ئەوەی کە شۆفێرەکان مخالەفەکەن بەخەتەرەوەی کە جادۆ ڕێگاوانەکان خراپن. دوو من کۆترم بینیوە تەقڵە لێ بەڵام سیارم نەبینیوە تەقڵە لێ لەنە قوڵانەکان ناوڕێی فودێ لێ ئەڵێ هەمیە فڕێت خەتاکە لە خەتاکەنە لە حکوومەتۆ نە لە کەس خەتاکە لەوەیە پارە زۆر و خەڵک بە ئارەزی خۆی پارەکەی خۆی یا بەسەر و حەزەکە تەقڵی پێداتوە ئەوەیە جا حکوومەتی هیچ کەم و کوڕی نەکردو و خەتاکە لە ئێمەوەیە. دەست خۆش بۆ تۆرەکەش. سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. غەریب عەلی دەڵێت بەڕای من ئەو داهاتە زۆرە و تەرخان بکرێ بۆ چاکردنی ڕێگاوبانەکان با چیتر قوربانیدان بەس بێت. بەڵێ عەلی لە سویدەوە. فەرموو کاک عەلی. مەرحەبا کاک عەلی فەرموو. گوێمان لە دەنگتە کاک عەلی فەرموو. لەسەر بەرنامەیە و پارەی کەوری دیرێ دیارە مناتم بۆ سلێمانی دو جادۆبانەستانە سەرکراوە تا حەدێت. بەڵێ سەرکراوە لەو جادۆبانستا باشە جادۆبانەکە، بەڵام قانونەکە اختلاعاتە لەبەرەوەی ئەبێ خەڵک مەسەڵەن بۆ قایشی سەلامەتی خەڵک دەبێت لە نەفەرەکان پارە وەرگێ قایشی سەلامەتی خەڵک لێرە ئەگەر لەم وڵاتەیە ئەگەر بەس لەفاەکە ناچێت لە نەفەرەکان هەر نەفەرێ خۆی نەبەسێتەوە 1500 کۆنیلێسن سێوەرەکە ئەوەیە زۆری سیارە بۆ چارەسەر ناکرێتەوە غەرامە و کردانی زۆری سیارە بەوە چارەسەر ئەکرێ کە زۆری لێکە سیارە ئەکڕێ و پارەی جادە برا پارەی جادەیە و پارەی بیمەیە و پارەی ئەوانەیە خەڵ کابرا ناتوانێت لە مالەکە شەش سیارەی هەبێت بۆ ناچێ بەڕێوە مەسلەفی ماڵێکی لەسەرە بێت بەوە سیارە کەم ئەبێتەوە ئیتر ماڵێ ناتوانێت سەدە وڵاتە ماڵێ ناتوانێت سێ سیارەی هەبێت ناتوانێت هەبێت لەبەرەوەی پارەی جادە بە ماڵی چوار وەرەقەت بۆ پێنج وەرەقە پارەی بیمە بە پارەی نازانچی بە ئەم شتانە ئەبێتە هۆی ئەوەی کە سیارە کەمێت. زۆر باشە. سپاس بۆ کاک عەلی لە سوید. سپاس بۆ پەیوەندەکەت. ئاکام لە گەرمیانەوە فەرموو کاک ئاکام. ئەلوم کاتتان باش. زۆر سپاس کاک ئاکام فەرموو.
وڵی بەنسبەت تەوەلەکەتان دەستخۆشیتان لێکم تەوەلێکی زۆر جوانە زۆر سپاس ئێمە لە گەرمیان بەڕاستی گەرمیان لە ڕووی خەسەخانەوە لە ڕووی جادۆبانە لە ڕووی زۆر شتۆ باوەڕکە غەدرێکی زۆری لێکری بەڵێ ئێمەش هیچ دەسەڵاتێکمان نییە بەڕاستی ئەمە داواکەین لە بەرپرسان لە ڕێی ئەم بەرنامە جوانەی ئێوەوە بەڵکو گوێمان لێ بگرن مەگەر لە بەرنامەیەکی ئاوانە هیچ کەسێک نییە گوێمان لێ بگرێ براگیان بەڵێ داواکارین ئینشاڵڵا ئەم ڕێگەوانەمان بۆ چاک بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک بڕۆ عەباس نووسیەتی هیوادارم سزای قورستر بێت بۆ ئەوەی ڕووداوەکان کەم ببنەوە کازان ئیبراهیم دەڵێت من ئەم غەرامەیە زۆر بە زەرور دەزانم چونکە ئەوە پێوەرێکی دەرونیە پاداشت و سزا هەبێت زۆر باشە بەداخەوە دیاردەی سەرپێچی لای ئێمە بووە بە کللتور گۆران عەبدوڵڵا نووسیەتی گۆران ئازاد لە دانیمارکەوە من پێم باشە بڕی غەرامەکان زیاد بکەن بۆ ئەوەی ببێتە هۆی کەمکردنەوەی تیژڕەوی و ئەو بڕەپارەیە کە دەستیان دەکەوێت لە ڕێگاوبانەکان سەرفی بکەن بەڵێ کەریم لە هەولێرەوە فەرموو کاکەریم ئێوارە باش زۆر سپاس کاکەریم کاکە بەنسبەت تەورەکەتان تەورەکی زۆر جوانە و بێکا سپاس دەکەم بەڵێ فەرموو ئەستی ڕێگاوبانەکان ئەگەر باشیش بی ئێستا ڕێگەی شەقڵاوە دوو سایدە هەتا مەسی بەڵێ تامی وای لێ بۆ هەموو سارە تەقڵە لێ ناکرد چەند کرد تێدا چووە لە ڕێگەی بەحەکە ئەلعان ساریدە ئەوەندە بەرینە عینە سیارە دەفری زەحم دەکا و دەفتە ئەوە هەمووی نەتیجەی سورعەتە ئەخکان ئەو شەودەنوی تر پایسکلی هەیە بەیانی هەڵدەستەوە مۆنیکای پێیە یەکسەر هیدی ناپارێزیت پێوە ماندی نەبوو ئەوە هۆکارەکەیت بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی نما لە سلێمانی فەرموو باوکی نما زۆر سپاس باوکی نما بەڵێ خۆش بۆ بەرنامەکەت زۆر سپاس من هەندێک کەس کۆمەڵی قساکە من پێم وایە ئەنی ئێمە خاوەنی ئەو کەسانە بین هیچ گۆڕانکارێک لەم وڵاتە و لەم سیستەمەی ئێمە ناکرێ بۆ بیر لەوە ناکەنەوە ئەم حکومەتەی ئێمە ئەوەی سیستەمی ئەوروپی و خارجی و غرامە و قازانجی داهات و مەسوولەکانی خۆیان بێ ئەی سەپێنن بەسەر میلەتە بۆ ئەی باز لەوە ناکەن حکومێکی یاسا و قانونی و یعنی بێ ڕۆتی ناسەپێنن بەسەر خەڵکە پێم وایە کاکشوان ئەمە جیسفان بڕینێکە بەس بە شێوازێکی تر بۆ خەڵک باسی ئەوە ناکە جادەی عربەت سلێمانی کە قیرتا و کرامی 5 ساڵ وەرە سایدی کەیتەوە بەرەو سلێمانی بزانە چەند کەسیایە تایە گیانی لەدەست داوە کە هەموو چادە و تۆڵەکانی تایەوەکو لۆفەکانی ئەزمەر وایە بۆ خەڵک باسی ئەوە ناکە ئەی بۆ وەزیری ناوخۆ باسی ئەوە ناکات ئەم هەموو داهاتە جیسفان بڕینە ناچیت یەک جادە وەرە یەک پرۆژەی استراتیجی پێ بڵێ کە لە سلێمانیا کرابێ یەک جادەم پێ بڵێ کە لە سلێمانیا کرابێ خەڵک ئەبێ زمبی چی بێ کە خسیارەی بۆ نمونە ئیشێکی ضروریاتی هەیە بۆ نمونە ئەچی بۆ محکەمەی سلێمانی کاکسوان بۆ نمونە سەی کە لە جادەی سەوڵەکەەوەی بە نیم سەعات ناگەیتە ئەوێ تۆ مەجبوری بعد شێوازێک بێت بکەیتە ئەو شوێنە مخالفەکەی هەچیە بکەیت مەجبوری بێتە شێوازی خۆی ئەمە ناچار ئەکەی تۆ مخالفە بکەیت حکومەت پێت ئەڵێ تۆ مخالفە بکە من پارەت لێسەرم باوەڕم پێ بکە ئەمە جیرفان بڕینە ڕجا ئەەکەم لەو کەسانە سەردەنشتی حکومەت بکەن بۆ ئەوی پرۆژەی استراتیجیە بێ جادەوبانیە بێ فەرموو جادەکانی ئێمە کە هیچ شەستەکانە کاکشوان یعنی بۆچی خەڵک زومبی چیە تەقلە لێ خەڵک تووشی زەرەرە بێ خەڵک زەرەرەوە من بۆ بەڕێزەکەم خەڵک باوە خەڵک شەفافانە قسە بکە برا گەورەکەم بۆ نمونە سەرۆگەی ئەنجومەنی وەزیران ئەڵێ بە یارمەتی بۆ 2015 ئێمە هینی نەوت دەگەینە ملیۆنە بەرمیلێ نەوت بەرمیلێ نەوت بەمنەیە بەچ لە زادینار بۆ سێ محافەزە دەخوا حکومەتی وا ببڕێ باوەڕم پێ بکە هیچ شەفافێتێکی تیانی و ئەمە وەکو جیرفان بڕین و تاڵان بڕینێکی خەڵکە و هیچ شتێکی تری تیانێ دەستخۆش سپاس بۆ پەیوەندەکەت عوسمان لە حاجیاوەوە فەرموو کاک عوسمان دەستخۆشی بەناوەتان لێ دەکەم زۆر سپاس کاک عوسمان ڕاستی تەوەرێکی جوانە بەڵێ سپاس بەڵام مەبەست لەوەی مانگم غەرامەی مانگان لەگەڵ 10 ملیار دۆلار مەوتلاوەدا چییە؟ لە چییە مەبەستمان چییە کاک عوسمان؟ دەملیۆنەی 10 ملیاری چیانی غەرامی فاخەوە دەگیرێت بەڵێ ئەمە داهاتی مانگانەی بەڕێوەتی هاتچووی هێرێمە کاک عوسمان وە تەنها داهاتی غەرامەکانە واتە ئەو سزادانەی کە بۆ شۆفێرەکان دەردەچێت زۆر جوان من مەبەستمەوە لێدام کەسێک سەرپێچینەکە غەرامە ناکرێ بەڵێ یعنی ئەمە من بەس لێداوە کەسێک سەرپێچینەکرێ غەرامە ناکرێ ڕاستان کە برادەرانە ئەوەی خوان دەڵن ئەمە ڕای خوانە بەڵام جیفان برین و دەستبرین ئەم پێم وانەیە کابرای مرۆر تەماعی لێوەرە بەدەستی خەڵک ببران جیفانی خەڵک ببرێ بەڵام کابرای شوفێر ئەگەر لەگەڵ ڕێزمدا ئەگەر عەقلیە بێ سەرپێچی ناکە بۆی غەرامە نەکرێت بەڵێ
منێشێک بە شوفێرانە لەوانەیە خۆم نادا بێ لە غەرامەکردن و سەرپێچێکردن بەڵام هەتا ئەسەر نەمدینەوە لە هیچ وڵاتێکدا بڵێن بۆ نمونە گوێدرێژێ غەرامە کرابێ لەبەرەوەی ئەمە دەستنیشان کراوە بەڵام بۆ درێ سایاخێک خەتەکەی بۆ دەستنیشان کراوە جارەکەی بۆ زداکراوەوە بەڵام بەبێ گوێدانەی ئاسا سلسە دادەڕادەوەستی ئەمەش حقەتەن لەبێ غەرامە بکرێ بەرەم دەبێ مڵکی هەموو لایەکەوی مڵکی گەشتیە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە زاخەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتت باشێ بەڕێز. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. بەڕێز بەنسبەت دایرە هەڵمرۆی هاتن و چۆ ئەو ڕێیادێرە بینێ لە پێشەوی بۆ درۆکێ دێت بەڵا ڕێکێکە جانەمەنینە ڕۆژانە لازمە یەک تێتە کوشتێک لازمە دوو بێن کوشتنی یعنی ڕێکێک گەلە پیسە ئەمێ چ مەفرەزی مرۆ ڕێدێ 15,000 حەقی نقابیش مەستینێت ئان سایتەرێ کا 2000 نقابێ ئیبرە بەڵام پارەی چلێت یعنی ڕۆژێ 1000 سیارە تڕێلەش گمرکازە خۆدەر کەوێت بۆ دووکی بەردەڕەش و بەدریک ئەربیلێ نیگان پارە چلێکن دیوی شارعی چیکن دين شكل اللي ده كنت أبيت كنت وان ديجرن ودي كنت أروج دي نايا دي الشرعي شيء برو أنا بالنسبة ما سيارة توزو باش كده ما نش رخي بغداد بتاع العراق بتين ما كيش ما نش كتني تبي كتني يا بير سيارة توزو أنا غير حد متامتينه أسقى حراسات يعني بالسيارة ضابط مخايا سيارة إرهابية قرتي ينا شلي كيمينا بردرش فروتا معرض 5 ورقه فرضا معرض 5 ورقه معرض چلگه دی فروش دی رقم اگلی تو کماش برخوا دی فروش 10 ورقه 15 ورقه یه بابرا کیتین ده بره سواره من غیر اسنا چون شهر بغداد دوزم غیر خدمت نوت کدن اشاره ما چی کنه تازه بشار متشکل موی بکن بله سپاس بو کاک محمد دلیر لسلیمانی فرمو کاک دلیر شوانی با قربان راشی زو سپاس کم کاک دلیر اگر بالنسبه عتشو درباره عتشو بله نزیکای 10 سال من در بریتانیا بوم لەوێ بۆ نمونە لێرۆ بۆ کەلار ینی زیاتر لە 4-5 کۆنتڕۆڵیتیایە بەڵێ جا بەنسبەتەوە گەر حکومەتی هەرێمەش ئاوا بکات لەوانەیە حادیسە و مشکیلە کەمتر ببێتەوە لەوێ پۆینت هەیە پۆینت هەر نەفەرە و کەس ئینجازەی پێ بێت پۆینتی هەیە ئەگەر هاچ حادیسەیە دروست بکات بەنسبەتەوە پۆینتەوەی دایە بەزێن کە پۆینتی نەما دوای ئینجازەکەی لێسێننەوە ئەگەر لێرەش وا بێت زیاتر هاتشۆ ینی ئاسانترە بێت بەڵێ داواتان یەکەم ئیشەڵا ئەوە جێبەجێکەن بڕیاوی هاتشۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ بەرەزەن لەبارەی ئەو داهاتی کە باسمان کرد بەڕۆبەری گشتی هاتووی هەرێم ئەوە ڕادەگەێنێت کە بەپێی یاسا ئەو بڕەپارەیە ڕێژەی لە 150 دەگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت و ڕێژەی لە 150 کەشی یاخود ئەو پەنجایی تر بەکاردێت بۆ ئیشوکارەکان و پەرەپێدانی هاتشۆی هەرێمی کوردستان بەڵە عوسمان لە ژاراوە فەرموو کاک عوسمان. کاکسان باسی زۆر سپاس کاک عوسمان فەرموو. سپاس بەهم. فەرموو کاک عوسمان. سپاس دەکەم کاک عوسمان گوێمان لە دەنگتە فەرموو. تایبەتە بە داهاتی بەڕێوەبەرایەتی هاتشۆی هەرێم کاک عوسمان کە 10 ملیار دینارە بەڵێ. کاگە عوسمان بۆ مەسەلەی داهاتی حکومەت بەڵێ داهاتی حکومەت ڕۆژانە هیچیش نەبێ جگە لە کارەبا و ڕێگاوبان و ملول و کەرێک بە باڵای نابێت کەرێک غرامەی دەکەن. بەڵێ کاک عوسمان. جولێ کاکسانجان بەڵێ گوێم لێتە. هیوادارم لە حکومەتەی هیوادارم لە خەڵکی هەموو گەلی کوردستان دەنگدان بەڕێوەیە کەس کە دەنجی بۆ نەدا هەر بژی مالشی فەتدا بژی مالشی. بەڵێ سپاس بۆ کاک عوسمان لە ژاراوە. زوبێر لە شێخان کاک زوبێر لە شێخان بەڵێ بەڕێزم فەرموو کاک زوبێر. بەخێراتنیە و تەوەرەت لێ دەکەم بۆ ئەو بەڕێزم. زۆر سپاس دەکەم فەرموو کاک زوبێر. بەڕاستی ئەو ڕێگەوبانە و بەو کە خەڵک وا لەسەریەوە دەکەن ئەو ڕێگەوبانە من دەڵێم یعنی شتولی حکومەتکاری حکومەت زۆر بە جوانی بەڕێوە دەچی بەس خۆیان خەڵکەکە زۆر یعنی ئەوەندە بێنیان فرەنیە کە حکومەتکاری خۆی بکات و کارەکە بە جوانی بەڕێوە بچێت. بەڕاستی یعنی من دەستخۆشی لە کاری حکومەت دەکەم بەس خەڵکەکە وایە یعنی زۆر پەلە لە دەکەن و سەرپێچی ئەوانە دەکەن کە بەهۆی ڕوویدانی ینی تۆمبیلات و زۆربینی ئەوهای تۆمبیلات و کە پابەت نابن بە هەوای هاتوچۆیەوە چونکە حکومەت مرۆکە کاری خۆی دەکات و شتۆلی خۆی دەکات. بەڕاستیەوە لە قەزای شێخانەوە
تا بگاتە بەردەڕەش یعنی لە ڕۆژانی باران و لە هەموو وەختێکدا ئالیاتەکان شۆ دەکەن و دووسایدیش وا چا دەکرێت بەس خەڵکەکە پابەند نابێت بە ڕێمای هاتوچۆنەوە بۆ ئەوەی دەبێتە ڕوویدان و لە دەستدانی ینی گانی کارە ساڵ عالم لێ دەکەوێتەوە. بەڵێ کاک زوبێر بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. هیوا حاکم نووسیەتی هیوادارم بەرپرسانی هەرێم تۆزێک بە خۆیان دابشنەوە و بیر لە داهاتووی ئەم هەرێمەی کە لێی دەژین بخۆن و ڕێگاکانی دەرەوە بکەن بە ئۆتۆبان هەروەها بەرهەم بناوی. دەڵێ بەس دەمانوێت بزانین ئەو پارەیە بۆ کوێ دەشێت و چی لێ دەکەن هەر لێمان دەستێنن قەیناکە بەس چی لێ دەکەن. ئەمین مستەفا دەڵێت ئەگەر گەندەڵی چەند زۆر بێت ئەوە کێشە نییە بەمەرجێک نێڵن ئەو پارەیە لە وڵاتەکەمان بچێتە دەرەوە بەڵام ئەگەر ئەوە بیبەنە دەرەوە ئەوە کۆتایی پێدێت و وڵات ئیفلاس دەکات. بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. هیوا ئەحمەد دەڵێت ئەمانە کاسبن و پارەی باش پیا دەکەن هەروەها ئەیاز شێروانی دەڵێت وا باشترە ئەم سزایە کەم بکرێتەوە لەسەر شۆفێران چونکە 10 ملیار لە یەک مانگدا بۆ بەڕێوەلاتی هاتوچۆ زۆرە. بەڵە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە. بەڵێ کاک جەبار لەگەڵماندایە فەرموو کاک جەبار. ئەم کاتە باز براکەم. زۆر سپاس کاک جەبار فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم براکەم. زۆر سپاس دەکەین. کاکی من بە نیسبەت ئەو غەرامانەوە لە سەردەمی حکومەتی شاهەر هەبوو هەمومان ئاگادارین لە بەغدا من خۆم ساقێ بووم لە خەتی بەغا ئیشمە کرد. ئەگەر جادەکە لە 60 بوایە سرعەت مەسەڵەن 80 بڕۆسیتایە ئەوە نیان غەراما کردی کە لە سەر و 60ەکەەوە یعنی 20,000 غەراماکرا. ئێستا 80 بڕۆیت هەستاکە غەراما ئەکرێت یعنی حەقەکەی خۆست حەقی سرعەتەکەی خۆست هەر غەراما ئەکرێت. ئەمە یەک. دووەمینیش ئەوەی کە غەرامەکە بۆ ئەگیرێت هیچی بۆ جادەکان نییەوە وەکو برادران هەمویان وتیان. دووەمینیش بە نیسبەت بەرنامەکەی ئێوە برادێکە هەیە بادینی کە دا ئەنیشێت زۆر قسەکان لەباری سۆرانیەوە کەس لێ تێناگات و لە هەمان کاتیشا تۆ کە بادینی قسەت لەگەڵە کات کەمتر لێ تێگەی نازانم خۆت حەزەری ئەوە ئەەکەی یاننا. مۆزوعەکە کاک جەبار حەزەر نییە بەڵام ئێمە تێگەشتمان هەیە و هەوڵمان داوە بتوانین لە هەردوو شێوەزارەکە قسەی تێدا بکەن بۆ ئەوەی ئەو هاوسەنگیە ڕاگرین کە نەبێتە ئەوەی تەنها بڵێن بۆ سۆرانی یاخود بۆ کرمانجیە تەنها ئەوەیە کاک جەبار. بەڵێ زۆر سپاس ئەگە سپاس بۆ پەیوەندەکەت هیدایەت لە تانجەرەوە فەرموو کاک هیدایەت. زۆر سپاس کاک هیدایەت. وەڵام من خۆم شۆفێرم ئەو برادەرە باسی جادێ عەبەس سلێمانیەکە ئێمە ڕۆژانە بەو خەتا هاتوچۆ دەکەین لەوانەیە باسی نەوەکان کە ئەو برادەرە هیچ کێشەیەکی جیانە من بۆ خۆم سایقم بەڵام خەڵک بۆ خۆی بە سوای گایشێتە بێت و دەڕوا خۆی تووشی حادیسەکە. من سیارەت بۆ نمونە دوای تەکسی کەوتون 160 ڕۆژ لە پێش بۆ نەبووتۆ دوای کابرا تووشی حادیسە بێ خەتای ڕێگەبان چ یانی حکومەت هەموو شتەکان هەر نەخرێتە سەر حکومەت خەڵک خۆی خەتاکات. بەڵێ سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ تۆش. بەڵێ شوان لە چەمچەماڵەوە فەرموو کاک شوان. ئەم کاتۆ باشە شوان. زۆر سپاس کاکە شوان فەرموو. کاک شوان وڵاتی جەهان پرسیارێ. فەرموو کاک شوان. ئێمە دوو ئەپلایتمان بۆ دانراوە خەو ماوەی دانرا و دوای ئەوە خەو گیرا لە چەمچەماڵ نازانین یعنی بۆی چی بوو لادرا. بەڵێ بەڵێ ئەڵێ بورجە دەبە لە 8 بۆ دانرا و مانگی 10 ملیار یعنی ئەوە بورجێکی خەیاڵیە. بەڵێ تایسەوە دەنگینەوە نەداینەوە ناوە تا جادەگەش فراوانکەنەوە. زۆر سپاس بۆ بەرنامەکەت. سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. فاتح بەختەوەر دەڵێت ئەو بڕی سزایانە دیاری کراوە زۆرە و هیچ وڵاتێک وانە ئەو داهاتەش خەیاڵیە. هەروەها سۆران سکاڵا دەڵێت کە داهات ئەوەندە زۆرە با دزیش کەم بێ بەڕای من ئەو پارەیە بۆ دروستکردنی هێڵی تراموای و میترۆ بەکار بێنێت چونکە لە 150 زیاتریش خەرەباڵغی ناوشار کەم دەکاتەوە داهاتیشی هەیە و جوانیشە خەڵکیش لە کاتی خۆی دەگاتە شوێنی مەبەست. باوکی هەڵۆ لە هەولێرەوە فەرموو باوکی هەڵۆ. زۆر سپاس باوکی هەڵۆ فەرموو. بەنسبەت ئەو کامیرانە بەخۆی ئەوانە خۆیان بەنسبەت ئەو کامیرانە ئەوانە لە پەنایان خۆیان دەشارنەوە لە پەنای دارون و ڕەملایلونش دەست بە خۆیدا ئەوە شتەش زۆر ناشنە وەکو کابرایە کە ڕێگری بکە. بەڵێ
بەڵێ باوکی پارێکە وەردەگرن ئێستا ئەوانە ئەو 10 ملیار دینارە کە بە کامیرە بدرێتن لەسەر هەموو زادەشکە خەڵک بزانی دوایە کە ئینسان شێز دەڵات و شێستدانایە شێز نییە ئیلا شێزی بە شێست پێ عەفتاش بیانی مەزالە شتێ داری بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت سامان لە سلێمانیەوە فەرموو کاک سامان. ئەلۆ بەڵێ کاک سامان فەرموو. ئەم کاتە باش بەرای بڕێزم. زۆر سپاس هەموو کاتێکت باش. کاکەجان بڵێن و لەگەڵ ڕێزم بۆ هەموو دەو کاکانی کە بەشداریان کە لە بەرنامەکەت. بەڵێ. تەمە لەگەڵ ڕێزم بۆ جەنابیشتان و بۆ NRTش ئەوایە ئەم بەرنامەیە بە شێوازی شکە پێشکەشکرایە. بەڵێ. وا باشتر بوو لە برادرانی ئاوەدانکردنەوە بۆ ڕێگاوبان ئەوان لەگەڵ جەنابتە دانیشتە یعنی ئەو بە ئەم مەسەلەم داهاتە بەم شێوەیە پێشکەش نەکرایە هەروەها لە هەمان کاتیشە یەکێک لە ئەفسەرانی هاتوچۆ کە پەیوەندی بەداهاتەوە دانیشتایە چونکە ئەوان نەتوانن وەڵامی پرسیارەکان بنەوە نەوەکو بەڵێ ئێمە باسمان لە وەڵامێک کردووە کاک سامان. بەڵێ وەڵامێکمان هەبووە کە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێمە ئەوەی ڕاگەیاندووە کە لە 150 بۆ خەزێنی دەوڵەتە بەپێی یاسا دەڵێت و لە 150 بۆ ئیشوکارەکان و پەرەپێدانی هاتوچۆی هەرێمە. من جۆم لە قسەکەی بەڕێوەبەری گشتی هاتوچۆ بوو ئەو بەڕێزە بە شێوەیەک باسی کێرەوەی جەنابتان بە شێوەیەک ئەوەی ئەوەڵێ لە 150 بۆ داهاتی حکوومەتە و لە 150کەی بۆ بەڕێوەبەراتی هاتوچۆی بۆ مەبەستی دابینکردنی پێداویستەکانی مەبەستی لە هەموو داهاتی هاتوچۆێنەوە بەزغەرامە ئەبوایە جەنابتانە ڕوونکردنەوەیە بن مەبەستی پارەی غەرامە نییە. بەڵێ کاک سامان مەبەستی ئەو لە 150 کە دیاری کراوە بۆ مەبەستە. بەڵێ باسی ئەم 10 ملیار دینارە یەکەم کە لە 150 وەک بەڕۆبەری گشتی هاتوچۆ باسی کردووە لە 150 ئەو 10 ملیار دینارەی کە مانگانەیە دیاری دەکرێت بۆ ئەو مەبەستە. بەڵێ کاکەشوان حەفمکە ئەو 10 ملیارەی کە تۆ ئەفەرمی ئەو لە 150 تەنها داهاتی غەرامە نییە دە هەموو لە کۆی داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگاکانی هەرێم لە 150 بەکارێ بۆ بڵێن وایە من باسم کردووە کاک سامان باسم لەو کردووە کە لە ڕێگەی سزادانی ئەو شۆفێرانە و یان وەک باج کە لە شۆفێران وەردەگیرێت باجەکانی چی لەگەڵدایە ئەم 10 ملیار دینارە. بەڵێ ڕاستە فەرمی تاوان علاقلی من ئەوەی کە من ئەمەیە بیڵێم بۆ جەنابیشت و بۆ هەموو هاوڵاتیشی بەڕێزیش تەنها ئەوەنەیە مەسەلەی ڕێگەوبان ئەرزی جەنابتان کەم لەو پارەیە سرف نابێت چونکە دائیرەی تایبەتمەندی خۆی هەیە بەڕێوەبەراتی ئاوادانکردنەوە ئەوان نەتوانە کە ڕێگاوبان ئالەکان چاکەن بەو داهاتە تەنها بۆ پێداویستی هاتوچۆی پارێزگاکانە و زۆر سپاسی جەنابشتە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سۆران لە هەڵەبجەوە فەرموو کاک سۆران. ئەم کاتەدان باش. زۆر سپاس کاک سۆران. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. ئاوەکەمی وەڵا زەحمەت نەوێت لەسەر باسی غەرامەکردنی ڕێگەوبان و هاوڵاتیان و پۆلیسی هاتوچۆوە. بەڵێ. زەحمەت نەوێت وەڵای ئیساکی ئێمە پۆلیسی هاتوچۆمان هەر هەر دەقەیەک لە شوێنێکادا ئەنووشێت. وەکو ڕێنمایی ئێمە وڵاتان و ئەگەر باسی وڵاتان بکەین ئێمە ئەمە چەند ساڵە هەر نەگەیشین بە وڵاتان ئەمە پارەی کوردستان نەما هەمووی تەواو بوو هەر نەگەیشین بە وڵاتان. ئێمە پۆلیسی هاتوچۆ ئەگەر حکوومەتە هەدێت ئەبێ لە بینی سلێمانی عەربەز بینی دەربەنی خان کەلار تقریبا بەدایمی غەیری شەو نەبێ بەدایمی شوێنێ دیاریکەن بۆ خۆیان لەبەرەوەی خەڵکیش حەزەر بکات تۆ ئیساکی ڕاستە خۆ پێبەن سیارەکەی خۆتا ئەمیت و ئەکەویتە غەرامەیەکۆ ئەمە خۆش نییە بەس کە تۆ زانی و دایمی سیار پۆلیسی هاتوچۆ لەسەر ئەو جادە کامیرەیەکی داناوە کە کامیرەکە مستەمڕی هەیە تووشی حادیسەی نابی ترسی پارەکەی شوەیەکە غەرامە بکرێت داواکارم ئەو کارە جێبەجێ بکەن لەبەر ئەوەی وەکو دایمی وابێت لە لای ژاڵا ئەیبینیت جاری وایە لە سەیتەرەکە لەولا ئەبینی یەک سەردانراوە یەک سەری تایە نییە من یەکیان خۆم سیارەم پێ بووە یەک سەریان کە تیانە بۆ ئەحتیادی هەرچەند ڕۆی وە پێم پیاناوە کەس ئەو بەرەیان کە تایەتی بەس تۆ ئەوان بڵێ کە لە دائیمیە یعنی نەگەر ساعاتێ لەیرا و 2 ساعات لە شوێنێکی کە ئەوە ڕەهاوڵاتی ڕوود ئەکاتوە بەتەواوی یعنی خەڵک نیەتی ئەو پارە زەخمە بەدا بە پۆلیسی هاتوچۆ ئیستاکێ ئەگەر لە چوار شوێنە لە بینی عەربەت سلێمانی دەربەنی خان چوار شوێنی بنکەی تیادا بنێن ڕۆژانە لەو شوێنە بن کاک شوانگیان
بەڵە سپاس بۆ کاکسۆران لە هەڵەبجەوە ئەحمەد لە دهۆکەوە فەرموو کاک ئەحمەد. کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. دەربارەی هاتسووی ئەوەی ئەو بەرنامەیە بەڵێ بەرێ ئەو بەرنامەیەکەی دەربارەی هاتسووی ئەو هاتسوویەکە ئەوەی ڕێنمای هاتسوویەکە کەدا دەدرێت لە ئەوەی بەرچاوی ملەتدایە. بەڵێ کاک ئەحمەد. بۆی ملەت تووشی عادیسە و شتی نەبن ئەوە نەبن. بەڵێ. مز دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەی. زۆر سپاس دەکەین. بەس دەربارەی ئەو بەڕێزێک کە تازە باسی ئەوەی کرد مالیکی کرد ئەوە چ پەیوەندێکی بە مالیکی وێ؟ بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە دهۆکەوە هەرێم لە سیروان فەرموو کاک هەرێم. سوالت باش بەڕێزم. زۆر سپاس کاک هەرێم. بەنسبەت تەوەرەکەەوە بەڕاستی تەوەرێکی جوانە. من لەسەر کامێرا قسەم هەیە بەڕاستی و کامێرانە دائەنرێت لە جێگایەکە یانی بە شاراوەیی بۆی شۆفێر نەیبینێت سیمایەکی زۆر زۆر ناشرینە تۆ ئەو کامێرانە بۆجەیەکی زەبەلاحی بۆ تەرخان کراوە بۆ بەرژەوەن شۆفێر و هاوڵاتیان و سەلامەتییانی هاوڵاتیان لە هەمان کاتە ئەوان وەکو لەگەڵ ڕێزما لەگەڵ ڕێزما بۆ بەرنامەکە دەکو دزیەکی ئاشکرات دائەنیشن بۆ شۆفێرەکان کامێرەکە دائەنرێت تۆ نازانی ئەو بەڕێزەی ئەفسری چۆ ئەو بڕی خێرایی لەسەر خۆی دایناوە خواستی خۆی داناوە یاخود بەڵێ کاگرێم یاخود بە پێ ئەو ڕێنمایی کە نووسراوە لەسەر لۆگۆیی کە بۆ شۆفێرەکان ئاگات بدەن دوای ئەوەش بەڕاستی خۆی کامێرە لە هەموو دنیاە بە شێوازێک دائەنرێت لە جێگایشی قەرەباڵغیا چڕی نیشتەجێبوون لەو جێگایە زۆر بێت و خێرایی شۆفێر کەم بکرێتەوە نەک لە ژێر داریا یاخود لە پەنای دیوارێکە لە جێگایەکە شۆفێر بکەوێتە هەڵاکەوە و غەرامەکە بگرێ و بەس پارەکە وەربگیرێ و هیچێکیکە. زۆر باشە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە خەلیفانەوە فەرموو کاک ئەحمەد. ئەو کاتت باش بەڕێزەک. زۆر سپاس کاک ئەحمەد. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر جوان زۆر سپاس دەکەم. لەسەر داهاتی بەڕێوەبەراتی بەڕاستی داهاتەکە یعنی ئەوە نییە بڵێن وەڵڵا هەر بۆ ڕێگاوبان بی بەوە بی چکە بەڕێوەبەراتیەکەی هەیە تایبەت بە ئاوادانکردنەوە چکە بەڕێوەبەراتی هاتووی بۆ خودی خۆی سەرف دەکات بەڵام ناکرێت بری لە ڕێگاوبانەکان سەرف کات چکە ئەوان ذاتی خۆیان هەیە و هەر یەک بە پێی قانون و یاسای خۆیە بەڵام ئەو برادەرەی کاوتی دەبێت کامێرا لە بینی برین سلێمانی بۆ هەڵە بدان برێت حقوان یعنی شوێنەکە دیار بچکە ئەگەر ئەو شوێنە دیار بوو ئەو برادرانە لەو کاتە ڕێنمایەکان جێبەجێ دەکەن بەڵام کە مرور دیار نەبوو یان ئەو کامێرا لێنە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن یعنی حقوان نیە. دومین ئەو برادەرەی کە لە هەولێر تەلەفۆنێکی گوتی مرور وەکو ڕێگر وایە حەق نییە ئێوەکو بەرنامەکە ڕێگا پێ بدەن چکاوە قسەی شیاو نییە بۆ پۆلیسان سوسکا بە سەرما و بەگەرما لە خزمەتی ملەتدانە بە شەو بەڕۆژ هەر خزمەتی ئەو ملەتە بکەن حاقوانێگۆ ئەو ڕیان پێ بدەن دەستخۆشیان لێ دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت شازاد لە شەقڵاوە فەرموو ئسلااو لێبێ. بەڵێ کاک شازاد زۆر سپاس دەکەم فەرموو. سەلامەتی سپاس. هەرێ ئەو بەرنامە ئێوە هەموو ڕاوڕوتیەوە ئەو پارە بۆ شوێسێ بۆ خەزانێت شوێسی ئەم پارێ $10 ملیۆن زۆر پارێکی زۆر خەیاڵیە. بەڵێ کاک شازاد. ئەو $10 ملیۆن کە حکومەت لە خەڵکی سەرانەی خەڵک وەرەگرێ هەموو ڕاوڕوتیە لە چی سەرفەکرێ نەڕێگەیەکی بۆ نەڕێگەیەک تاکەکرێتەوە هیچ شتێکی باش ناکرێەوە حکومەتە هیچ شتێکی باشی نەکردووە. هیواداریشم مدیری بەڕێوەبەراتی سلێمانی تەمەنی کورتتر بێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی عەلی لە سلێمانی فەرموو باوکی عەلی. ئەم کاتتان باش؟ زۆر سپاس باوکی عەلی. بەڵێ فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. وەڵڵای ئەگەر مەجالێکم بێ من ئەندازیارم. بەڵێ فەرموو. 20 ساڵە سیاقەتەکەم. بەڵێ. تا ئێستا حادیسەیەکم نەکردووە و لە قەرەباڵغیش زۆر خۆم ئەپارێزم. بەڵێ. برادەرێک بەشداری کرد من تەییدی ڕێیە و برادەراکەم.
کامیرەکان بە ئیشتیادی شەخسی دانراوە ناکرێت تۆ لە پەنای دارێکە یان لە ڕێگایکی چۆڵە تۆ سیرکە لە سلێمانیەوە خەڵکێکێ دەوامی لە پیرە مەگرونە لە ناو سلێمانیەوە تاوەکو باخی بەختیاری بڕۆیت زۆر جا 35 دقه 40 دقه پێچێت ئەم برادەرە دەوامی هەیە سعات 8 باشە تۆ وەرە قەرەباڵغی سیارە ئەم هەموو سیارە دێتە ناو شارەوە بێ ئەوەی حساب بۆ جادەکان بکەن مهم بۆی بەس پارە پەیات کرێ ئێمە نابێ هەدەفەکەمان پارە پەیاتکردن بێ ئێمە ئەبێ هەدەفەکەمان پاراستنی ژیانی خەڵکی بێ من شەخسی خۆم 400,000 هاتۆتە سەرە تا ئێستا حادیسەیشم نەکردووە معقولە 400,000 دینار بکاتکە لە ماوەی 4 مانگە يعني أما حقيقتك أبي رأسي ناكري إما باجتهادي شخصي برادري قاعد يشتغل ساميري. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سەمیر لە کفریەوە فەرموو کاک سەمیر. ئەم کاتە باش بەڕێزیان. زۆر سپاس کاک سەمیر فەرموو. وەڵایی من داوای لێ بردم تەوەرەکەتان لەسەر هات شوێ بەس ئایا ئەوێت تەوەرەکەت باسی چێتر بکەم؟ فەرموو کاک سەمیر بە کورتی. بەڵێ فەرموو. فەرمووی وەڵایی من پۆلیسی فریاکەوتن بووم. فریاکەوتن داوام مەکرد. بەڵێ. باوکم جەڵدە دارێک کەوتیە لە ماڵە. هیچ کەس نییە بە خێوکەری کا من لەگەڵ بە خاوەنێکم ئەو شەوە کاتی زارەکە تەلەفۆنێکیان بۆم کردیان ئەوێ بگەڕێتەوە بەداوام منیش باوکم لە سەرە مەرگەبی. بەڵێ. منی شەوسیان وتم کاکە ئەم پیاوەتێ بگەیم شۆ یارمەتیم دا با لەبەرەوەی نەکە باوکم براوسێ ماڵ بیەوە بۆ خەرسانیان شتێکی بێ با پیاوەتێ بکەی قیمەتی نەبوو ئاخر شیاسیان ڕۆیم استقالەم داوتم با هەموو خەڵک ئەم شتە بزانێ بۆ تەلەفۆنەکەم بۆت. بەڵە سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەمیر لە کفریەوە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یاد حەمە دەڵێت بەڕای من ئەم سزایانە شتێکی خراپ نییە بەڵام لە وڵاتی ئێمە هیچ شتێک وەک وڵاتان بەکار ناهێنرێت چونکە کامێرای لای ئێمە دزید لێ دەکەن بە تایبەتی لە شەقامی سەرەکی تاسۆجا هەروەها یارسان ئیسماعیلی دەڵێت بەڕای من پێم باشە ئەو داهاتی کە هەیە بۆ باشترکردن و دووسایدکردنی ڕێگەوبانەکانی هاتوشۆ بەکاربێنرێتەوە نەک ئەوەش بڕواتە خەزینەی دەوڵەت و داهاتەکەی تێکەڵی پارەی گشتی بکرێت واتە مەبەستمە بەڕولاتی هاتوشۆ خۆی بەو ئەرکە هەستێ نەک چاوەڕێی حکوومەت کە باشترە لەگەڵ بەڕولاتی شارەوانی و ڕێگەوبانەکان ئەو بەو ئەرکانە هەستن بەڕێزان تا سبێنێ هەر لە خۆشی دەبن.